ئاستی ڕۆشنبیری و پێشکەوتنی هەر کۆمەڵگایەک وابەستەیە بە ئاستی ڕۆشنبیری تاکانی ئەو کۆمەڵگایە. بێگومان کتێبخانەش دەورێکی سەرەکی دەگەڕێت لە بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری لای تاکدا. ئێمە ئێستا لە یەکێک لە کتێبخانەکانی شاری سلێمانین کە لەم کتێبخانەیەدا کۆمەڵە دەستنووسی مێژووی پارێزراوە. ئێمە لەم ڕەپۆتاژدا گەشتێکی مەیدانی بەناو کتێبخانەکەدا دەکەین و ئاشناتە دەکەین بە کتێبخانەی گشتی ئەوقافی سلێمانی لەگەڵماندا بن. کتێبخانەی بەڕێوەبەرایەتی ئەوقافی سلێمانی یەکێک لە کۆتنی کتێبخانەکانی کوردستان و عێراق. مێژووی بنیادنانی ئەم کتێبخانەیە دەگەڕێتەوە بۆ سەردەمی بابانیەکان. سەرەتا کتێبخانەکە لە قەڵا چوالان بووە، دواتر گواستراوەتەوە بۆ شاری سلێمانی و لە ناو مزگەوتی گەورەدا شوێنێکی تایبەتی بۆ دابین کراوە. لە ئێستادا ئەم کتێبخانەیە زیاتر لە 40,000 کتێبی بە زمانە جیاوازەکان تێدایە و بەشێکی تایبەت کراوە بە دەستنووسەکان کە پێک دێت لە 2500 دەستنووس کە تا ئێستاش بە پارێزراوی ماونەتەوە. طبعا مێژووی ئەم کتێبخانەیە بنەڕەتی کتێبخانەکە بریتیە لە پاشماوەی کتێبخانەی بابانیەکان کە لە قەڵا چوالانە بووە. ئەم کتێبخانەیە بە ئەساس کتێبخانەیەکی زۆر بە نرخ و مەزن بووە، کتێبی زۆر نایابی تیا بووە، دەستنووسی وای تیا بووە کە بە خەتی مؤەلیفەکەی بە دەست و خەتی مؤەلیفەکەی نووسراوەتەوە. بۆ نمونە یەکێک لەوانە قورئانەکەی شێخ مەعروفی نۆدەییە، بەڕێز شێخ مەعروفی نۆدەیی کە ئێستا خۆشبەختانە لێرە هەیە و بەڕاستی خەتێکی زۆر جوان و شێوازێکی هەندەسی زۆر جوانی تیا بەکار هاتووە بۆ نووسینەوەکەی کە خۆی لەو سەردەمەشە ئەمینداری کتێبخانەی ئەم کتێبخانەی میرنشینی بابانیەکان بووە. کاتێک کە بڕیاریان داوە لە ساڵی 1984 پایتەختیان بگوێزنەوە بۆ ئێستای شاری سلێمانی کە ئێستا شاری سلێمانی پێ ئەوترێ، ئەو کاتە هەندێ بناغی بیناوشتیان ناوە مزگەوتی گەورەیان دروست کردووە بە مەبەستی ئەوەی کە کتێبخانەکە بجۆزنەوە سەر ڕاستەوخۆ بۆ مزگەوتی گەورە. کتێبخانەکەیان گواستەوە بۆ ئەوێ و توانای کتێبخانەکە لەو کاتەدا 6,000 دەستنووسی تیا بوو. بەڵام بەداخەوە ئەو زروفانەی کە سلێمانی تێپەڕ بووە، زروفی سیاسی کە بەسەر شاری سلێمانی هاتووە، یەکێک لەوانە کە بردومانی سلێمانی بووە لەلایەن ئینگلیزەکانەوە، دەست درێژی کراوەتە سەر کتێبخانەی ئەوقاف و کتێبەکانیان هێناوەتە گۆڕەپانی مزگەوتی گەورە و بەشی زۆریان سووتانە و لە نایان بردووە. تەنها 600 دەستنووس لەو هەموو دەستنووسە دەرچووە کە ویش لە منارەکەی مزگەوتی گەورەدا بۆ پیان نەزانیوە. بەڵام بەهیمەتی خێرخوازان و دۆستانی کتێب و کتێبخانە لە دوای ئەوە هەستاون پیتاچێکیان کردوتەوە بۆ کتێبخانە و کتێبخانەکەیان زیندوو کردوتەوە و خۆشبەختانە ئێستا ژمارەی بەڕاستی دەستنووس وەکو ژمارەی کتێبی مەطبوع نییە، چونکە کتێبی مەطبوع لەسەر نیظامی دیوی عشری بەڕێوە ئەبرێت، بەڵام ئەمان هەر بە حسابی ئەو کاتە و ئەو ڕۆژەی کە دەستنووسێکیان دەستکەوتووە تەسجیلیان کردووە لەبەرەوەی دەستنووس مەجامیعی تایە و ژماردنی تۆزێ ئاڵۆزە. بەڵام ئێستا بەدانە زیاتر لە 1500 دەستنووسمان 2500 دەستنووس لەم کتێبخانەیە هەیە خۆشبەختانە لە هەموو بوارەکانە. دەربارەی زمانەوانی بە فارسی و عەرەبی و کوردی دەستنووسیان تایەوە، بەشی زۆری مؤەلیفەکانیشیان کوردن، لەوانە کاک ئەحمەدی شێخ و شێخ مەعروفی نۆدەیی و مەلا ئەبوبەکری موسەنیف و مەلا ئەبوبەکری میرڕۆستەمی و چەند زانای ترکە خۆشبەختانە دەستنووسیان هەیە لێرە پارێزراون ئێستا کە ڕاستە زمانەکەی بە عەرەبی تەلیفیان کردو، بەڵام مؤەلیفەکانی کوردن. ئەوەی شانازیەکە بەڕاستی بۆ گەلی کوردکەوە بلیمەتی وایان تیا بوو توانیویانە. بەڵام بەداخەوە وەکو ئەو دەستنووسانە بەو شێوەیە لەبەر چراوک و لەبەر فتیلە و لەبەر ئەو ئەداتە کۆنانەی پێشوو کە کراون خۆی دەستنووس یعنی بەدەست ئەنووسرێت، هیچ ئامێرێکی کەی تیا بەکار نەهاتووە. بەڵام ئێستا پاراستنەکەیان وەکو پێویست نییە و
وەکو پێویست ئاوڕی لێ نەوەراتەوە. ئەنجا ئەم دەورانەی کە بەسەر کتێبخانەی ئەوقاف هاتۆ بەو دەورانات تێپەڕیوە، قۆناغی یەکەمی لە قەڵاچوالانەوە هاتۆتە مزگەوتی گەورە، قۆناغی دووەمی لە ساڵی 1970 لە مزگەوتی گەورەوە چۆتە ژێر شوقەکانی سێ حەسەن کە لەوێ کتێبخانە ئەوقاف ئەوانەی کە خەڵکی سلێمانین بەشی زۆریان نەزان لەوێ کتێبخانەکە لە خزمەت گوزاریە بۆ بەڕێوەبەری یەکەمی بەڕێز مەلا مەحموود بووە، مەلا مەحموودی گەڵاڵی، دوای ئەو کاک محەممەد فەتاح بوو و لە 2002 تقریبان بەندە بووە کە منیش لە کاک محەممەد فەتاحم وەرگرتووە. لە دوای ئەوە بۆ 2007 کتێبخانە هاتوۆتە ئەم بینایی ئێستا کە مزگەوتی جیهادیان پێوتەوە بەرامبەر دەرگای چاویلاندا ئێستا حاڵیان. تاسمان سپاس بۆ دەرفەتێ بۆ ئێمەدا. ئەگە بکرێ باسکەوە کە ئەگەر کەسێک بیهەوێت یەکێ لەم کتێبانە بخوازێ لە کتێبخانەی گشتی ئەوقافی سلێمانی بۆ توێژینەوەیەک یاخو بۆ نامەیەکی مازتر، ئێوە چۆن هاوکاری دەکەن، خەڵک چۆن سوود لەم کتێبانەوە دەبێت؟ سەرتا سوپاسانەکەم بە خێراتنی کەناڵەکەتانەکەم کەناڵی پەیام. ئەم کتێبخانەیە نێژیەکی دێرینی هەیە. ئەم کتێبخانەیە لە سەردەمی بابانەکانەوە لە سەردەمی بابانەوە هەیە هەتاوەکو ئێستا بۆ کتێبخانەی بەڕێوەبەراتی کتێبخانەی ئەوقافی مرکزی سلێمانی بۆ پێشوازی لە ئەم کتێبخانە نیزامی ئەم کتێبخانەیە ئێستا نیزامی کتێبخانە لەسەر نیزامی عشرین مەسەڵەن عشرین زانایە کە هەم نیزامەکەش بەناوی خۆی نامداوە. ئەم نیزامە لە هەموو شوێنێک پەیڕەو ناکرێت، چونکە نیزامێکی تۆزێ وردەکارە و ڕاستە تۆزێک وردەکاری و عەزێکی تایە بۆ کارمەندەکە کە ئیشی تیاکە و کەرماندەنی ئیشتیاکەن، بەڵام کاراسانیەکی زۆری کردو بۆ خوێنەر. مەسەڵەن خوێنەر بیوێ بەدوای سەرچاوەیە کابگەڕێ، خوێنەر بیوێ بەدوای بابەتێک کابگەڕێ، زۆر بە ئاسانی لێرە دەستێکرێت بەبێ عەزێ، چونکە نیزامی دوێن لەو نیزامەیە مەسەڵەن تەرقیمەکان لە سفرەوە دەست پێکە، مەسەڵەن سفر بۆ 99 و 99 بۆ 199 هەتا مەسەڵەن ئێمە لێرە هەمان هاتاکو 900 بۆ 999 لەسەر ئەو نیزامە ئەو کتێبانەی کە دێ لەسەر ئەو نیزامە تەرقیمەکرێت. ئەو نیزامە بابەتەکانی بۆ جیاکاتەوە، مەسەڵەن سێمە لە سفرەوە هەمانە هەتاوەکو لە سفرەوە هەمانە هەتاوەکو 99 ئەمە بابەتی کتێبخانەی، بابەتی کتێبخانە خۆی لە بابەتی کۆمپیوتەر و بیلۆگرافیا ئەم جۆرانە ئەبینێتەوە. مەسەڵەن لەم نیزامە ئێستا هەمانە لە بڵێن لە 100 بۆ لە 99 بۆ 199 ئەمە لە بابەتی فەلسەفەیە خۆی بینێتەوە، مەسەڵەن لە 199 بۆ 299 ئەمە لە بابەتی ئاینەکانە خۆی بینێتەوە. ئاینەکان مەسەڵەن ئاینە دێرینەکان هەتاوەکو ئێستا کە لە هەر شوێنێک پەیڕۆ کرابێ ئەو ئاینانە لەو ئەو سەرچاونە لەو جۆری تەرقیمەیە خۆی بینێتەوە. مەسەڵەن هەمانە لە 400 بۆ 500ەکانیش ئەوە بابەتێکە مەسەڵەن بابەتی علومەکانە، علم الأحیا و مەسەڵەن بابەتە علمیەکانە وەکو کیمیا و فیزیا و بیرکاری و ئەو بابەتانە کە بچێتە بابەتە علمیەوە. و لە 999 لە 899 هەمانە بۆ 999 ئەوەش لە بابەتی مێژوو جوگرافیا، یعنی بابەتەکان بەم شێوە تەرقیم کراوە، لێرە ئاوادانراوە. و جوانێتی تەرقیمەکەش کە دێ لە پێرسپۆلی تەرقیمی بۆ کرێت. بەپێی ئەو تەرقیمە ئێمە بەپێی ئەو نیزامە تەرقیمەکان مەسەڵەن بە سێ شێوەی یەکەم مەسەڵەن بابەتی عنوانی کتێبەکە و مؤەلیفی کتێبەکە و مەوزوعی کتێبەکە، ئەمە هەرسێکی تەرقیمەکرێت. تەرقیمەکە مەسەڵەن لە بەپێی حروفی ئەبجەدی دانرێ، ئەو چەکمەجانەمان هەیە لە دەرەوە لە دوای جەنابانی بینن لەو سنووقانە هەڵە گیرێ، مەسەڵەن کارە ئاسانیەکی زۆرەکە بۆ خوێنەر. کاتێک کە خوێنەر دێ ئەگەر بێ عنوانی کتێب نەزانێ، ناوی مؤەلیفەکە بزانێ، بە ناوی مؤەلیفەکە بەپێی حروف ئەبجەدیەکە زۆر کارە ئاسانیەکی باشی بۆکە. یان ئەگەر بێ بابەتی مؤەلیف مەسەڵەن دانەرەکەی بزانێ، دانەری کتێبەکە، بەڵام بیۆ ناوڕۆژی کتێبەکە چیتایە، ئەو بە هەمان شێوە بەپێی ئەو نیزامە مۆهینەکەی زانێ، مەسەڵەن مەوزوعی کتێبەکە زانێت چییە، چونکە لەوێ کە تەرقیم کراوە لە ناو چەکمەجەکان خۆگیراوە، ڕاستەوخۆ زانێ ناوڕۆژی ئەم کتێبە چییە. بەشێکی گرنگی ئەم کتێبخانەیە بەشی دەستنووسەکانە. لە ئێستادا بەهۆی نەبوونی شوێنی تایبەت و پلەیگەرمی گونجاو زۆرێک لەم دەستنووسانە لەوانەیە لە داهاتوودا ڕوبەڕووی مەترسی لە ناوچوون ببنەوە. دەستنووسەکان لەم دۆڵابانە پارێزراوە. ئەم دۆڵابانەش کاتی خۆی تربەی سلێمانی
خێریان بنووسێ ئەم دۆڵابە ئەم قاوەیەکان دابینیان کردووە بۆ ئەم دەستوسانە بەڕاستی شێوەی پاراستنەکان زۆر کلاسیک و کۆن و بەڕاستی لە ئاستی پێویستانەیە و لە ئاستی دەستنووسەکانە نییە دەستنووسەکان تا بتوانێت و بڵێیت بە نرخن و دەستنووسی باشی تایە بەڵام خزمەت گوزارەکانیان وەکو پێویست نییە ئەبواە ئەم ژوورە تەهوێی تایبەتی هەبواە ئەبواە ئێستا ئامێرێک هەیە کە هەڵمێکی تایبەت بڵاو کاتەوە دش بە هەندێک جەراسیم و مۆرانە و شتانەیە کە لە کاغەز ئەدا بەڵام ئێمە نیمانە ئێمە هیچ دەستگایەکی پێشکەوتومان نییە بۆ پاراستنی نە بۆ خەزنیان نە بۆ پارستن هەندێک کۆمپیوتەر و ئامێری دواکەوتومانەیە اونجا ئێمە ئێستەگەر یەکێ بێ یا بە کامینەی دیجیتال بۆی ڕسمەگرین یا سکانەرێکمانەیە بۆی سکانەکەین بۆ ئەو خوێنەرەی ماجستێر و دکتۆرا و ئەتوانین شریتێکی بینێ ئەجینا ئێمە هەتا ئێستا ئامێرێکمان نییە کە بتوانین ئێمە لەگەڵ ئەوەی شارلوانەیە زیاتر لە 500 دەستوسمان بەو شێوازەیە خەزم کردووە لە ڕامێکە وردەوردە هەر کاریکیا ئەەکەین کە هەر خوێنەرەیە ئیشێکمان بۆ کرد بۆ خۆشمانی حفزەکەین ئەو دەستنووسە ئەو کارەمان کردووە بەڵام بەڕاستی ئەو کارەیە بم شێوازە ناکرێ ئێستا سکانەری پێشکەوتوو هەیە ئەڵمانی کە بە دەفتەرێکە دەفتەر و $9 و هەروەها مەشفایەک ئەتوانی بکەیتەوە بە هەمووی لەوانەیە کولفەی 3 دەفتەر 4 دەفتەری بێ و بەڵام بیناکە تۆزێ جێگایەکی تایبەتری بواە و ئێستا دۆڵاب هەیە شێوازی تازەیە بۆ پاراستنی هەمووی ئەلکترۆنی و کۆنتترۆلە خۆی داخرێ و خۆی ئەکرێتەوە تەهوێی تایبەت هەیەەوە ئەبینی ئەم ژوورە چەند داخرا و ینی خنچێنەرە بۆ کاغەزەکان بۆ بەڵامدانێ ببینی لەوەکەەوە بنووسێن لە ئەنجامی کۆنی مانەوەیان لێرە ئەم دۆڵابی سێهەمە بەڕاستی مەجموعەیەک دەستنووسی بە نرخی تایە ژمارەی زۆر و دەستنووسی بە نرخ و کۆن ئەوە سەحیحی موسلیمە لێرە ئەحادیسی سەحاحی ستەیە وەروەها ئەمەش ئەحادیسەکانی مامۆستا پێچی ئەمانە بە جۆرێ پەڕەکەیان ناسک بێتەوە لەوان لە کاتی هەڵبانەوەی پەڕەکانە وەڵا ئەبێ زۆر پارێزگاری بکرێ ئێمە هەچ کاتێکەکە ئینە بین بە خوێنەر خۆمان بە دیارە دانیشین لەبەرەوەی هەتا ئەتوانێت پارێزگانی بکە ئەمەش ئێستا هەر ئەحادیسەکانە بەڵام بە زمانی فارسی ئەتوانین دانەیە مامۆستایریکەی لەم چیت پێخۆشە ئەتوانی کامیان مێژوێکی کۆنی هەیە یاخود سەرچاوێکی کۆنی لە سەرچاو کوردەکان تەفسیری ئەسڵامەکە شمان شەرەفنامە بوونی هەیە لەم دەستانەدا مامۆستا شەرەفنامە ئەڵێن هەیە بەڵام لەوانەی شێخمەی حاڵایە بەڵام ئەوەش تا دەستنیشان نەکراوە بە وردی ئەمەش تەفسیری فارسیە ئەمە سەحاحی ستەی ئەحادیسی 6 مینەکەی موسلیم و بوخاری و ابن ماجە و ترمزی و ئەوەی کە بڕا پێکراون لە حەدیسە خەتێکی زۆر جوانە ئەمە لە مێژووشی هەیە ئەمەش مێژوو بۆ بە جۆرە پەڕەکانی ناسب بۆتەوە لە کاتی هەڵبانەوە هەزبەکە کرد بێ زۆر پارێزگاری بکرێن لە کاتی هەڵدانەوە و بەکارهێنانە توێژینەوە لەسەر ئەم دەستانە کراوە مامۆستا تا ئەمە ئێستا ماجستێر و دکتۆرا لەسەریان کردووە توێژینەوە لەسەر ئەمانە بەڵام خۆ هەموو کتێبەکە نا بەشێکی مەسەلەن فقەکان ئەبوابە مەسەلەن هەیە بەس کتاب الطەهارەی کردووە هەیە کتاب السەلاتی کردووە هەیە سەومی کردووە مەسەلەن هەیە بەس فەرائیزەکە میراسەکە بە تەنیا چونکە ناتوانێت ئێستا ئەمە زیاتر لە 400 و ئەوەندە پەڕەیە ئەمە ناکرێت کە هەمووی یەک خوێنەر توێژینەوەی لەسەرکە بەڵکو ئەمە بە 25 کەس 30 کەس توان توێژینەوەی لەسەر بکەن چونکە بۆ ماجستێر جاری وا هەیە ئێمە پێ ئەڵێن لەوحە 30 لەوحە بێ کافیە بۆ ماجستێر ئەو پەڕێگە زۆر لەسەری بڕا 60 لەوحەی ئەوێ کەوابێ کتێبێکی وا بەشی 10 کەس 15 کەس ئەکا بۆ توێژینەوە هەرێکێک لەم کانتۆرانە پڕێتی لە دەسوسی گران بەهای لەم شێوازە ئەگەر بێت و لە داهاتوودا بە شێوازێکی مۆدێرن و لە شوێنێکی گونجاوە پارێزگای لێ نەکرێت سەرمایەکی مێژووی لە دەست دەدەین ئێمە لێرەوە داواکارین لایەنی پەیوەندیدار ئاوڕێکی باش لەم کتێبخانەیە باتەوە بۆی ئەم سەرمایە مێژویانە لەدەست نەدەین و نەوەکانی داهاتوو
مێژوەکەمان وەک خۆی وەگەڕناوە. کاسمان لەنامە کتێبخانە من کۆمەڵە کتێبخانەی زانایانی ئاینی خوزانە بەناوەکانی کورد دەبین لەوانە مامۆستا جەمال بابانە لەوانە مامۆستا مەلا سعدیە چۆن ئەم کتێبخانە گەیشتون بەدەستی ئێوە؟ ئەم کتێبخانەیە ئەمە کاتی خۆی لای خۆیان بووە بەڵام کاتێککە مەسەن وەفاتیان کردووە حەزیان نەکردووە بفرۆتێ لە فۆتان بیپارێزن ئەم کتێبخانیان بە شوێنێکی ئەمید زانیوە و بۆ ئەوەی کەنەوەکانی دوای خۆشانی سوادی لێ بکەن بابەتی هەمووی سەرچاوی گریگی تیا مەسەن مەلا کتێبخانی مامۆستا مەلا سعدی زرناکۆیمان هەیە جەمال بابانمان هەیە مەصلح جەلالیمان هەیە شێخ حەمەدی گاپێڵۆمان هەیە و مەلا عەبدوڕەحمان مەلا کاکە حەمید ڕەباتمان هەیە مەلا عەبدوڕەحمانی کۆڵمان هەیە ئەمانە کتێبخانەی تایبەتن هی خۆیانن لێرە پارێزراون جێ ئەم کتابانەشی تیا و ئەمانەش سەرچاوی گرنگن سەرچاوی گرنگی تیا مەسەن هەر کەسێ بێت هەست کەسێ بتوانێت سدانەیە کە توانی ئیسفادە لەم کتێبانەش بکات بۆ طبیعی هەر بۆی بەس بۆ ئەوەیە کە خوێنەر و خەڵکی سوادی لێ بکات هەڕوویەکەوە کە بیەوێت هیچ دەستنووسێکی لەم ناو ئەم کتێبخانە داوانە ئەم کتێبخانی مامۆستانە شتێک بێت تا ئێستا بڵاو نەکرابێتەوە هەبووە بەسیەوە گەشتی بێت ئەوەی مەسەن ئەوەی کە زۆر جار خۆیان خاوەنەکانیان بڵاویان کردوتەوە ئەگەر شتێک چێتە بابەسی دەستنووسەوە بەشی دەستنووسەکانمان هەیە ئەچێتە ئەوێ مەسەن مەخطوطە بەشێکی جیاوازە ئێمە هەمووی مەطبوعەیە مەطبوعەوانە کە چاپکراون ئەمانش هەر تایبەتن بە بنەماڵی خۆیان مەسەن ئێستا شێخ محەممەدی خاڵمانش شێخ محەممەدی خاڵ یەک دنیا مەخطوطەی هەیە ئەوە بنەماڵەکەی خۆیان لە ڕێی وەزارەتی ئەوقافەوە هێنان لێرەدا ناو ئێستا مەخطوطەکانی شێخ محەممەدی خاڵ لێرەیە ئەو مەخطوطانە مەخطوطەی مهمن و خەڵک زۆری سوادیانەکە خوێن زۆری سوادیان ئەوانە لە بەشی مەخطوطن چکە مەخطوط ئەمانە هەمووی ئەم کتێبخانەیە ئێرە مەطبوعەیە ئەوانە کە چاپکراون کۆنترین دەستنووس لەم کتێبخانەیەدا هەبێت مێژوەکەی دیاریکراوە بێدەقیق هەیە والله تقريبا كونترينيان كتابك فقه شافعية غاية العظمى غاية العظمى فقه شافعية 610 تمانيتي والله هیچ کام ڕوبەڕووی مەترسی فۆتانی ئەم دەستوسانە بوونەوە والله خۆی مەترسیەکە چییە مەترسیەکە کە خەڵک ئەڵێ مەترسی لەسەر ویا ئێمە ئەڵێن مەترسی لەسەر کتێبخانەیە خۆ ئەوە نییە کە بڵێ یەکێش قارتەیەکی هێڵگرتو و خەریکە کتێبخانەکە بسووتێنێ بەڵام بەڕێستانەزان کاغەز تەمەنێکی دیاریکراوە حتا بەرد و ئاسن و ئەوانش کە زەمەنێکی زۆری بەسەرا هات وابزان گۆڕانکاری تیا ئەبێ و بەرەو فەوتانە ڕاب بە تایبەتی کاغەز تەمەنی کورتترە لەو شتانەی کە ئاسنوانە بەهێزترن بەرگەی هەندێ کێشە زیاتر ئەگرن وەکو ئا و ئاگر و ئەوانە بەڵام کاغەز شتێکی ناسکە حتممە ئەم دەسوسانش لەسەر کاغەز نووسراونەوە بە تێپەڕبوونی زەمن ئەگەر نەکرێن بە ئەلکترۆنی و کاریان بۆ نەکرێ و خەزن نەکرێن بە شێوازێکی علمی و سەردەمیانە بەڕاستی بەرەو لە ناوچوون ئەچن کە ئێمە ئەڵێن مەترسیەکە ئەوەیە بەڵام مەسای لە ڕووی کەش و هەوای خودت ئەم شوێنە ئێستا دەستوسانی تیا پارێزراون تا چەند شوێنەکە گونجاوە بۆ ئەم دەست پرسیارێکی جوانە بەڕاستی خۆی ئەم جێگایە بۆ کتێبخانە نەسازاوە کتێبخانە بەڕاستی ئەبێ بیناکەی بە شێوازی علمی کتێبخانە بسازێ لە ڕووی هەوا و تەهوێ و ئەوانەوە هەروەها لە ڕووی چۆنێتی کتێبخانەکە و گونجاو بێ بۆ ئەو کتێب و دەستنووسانەی کە تایەتی بەڵام ئەمە بینایەکە سازاوە بۆ ئەوقاف بەشێکیان لێیاوە بە ئێمە و کردومانە بە کتێبخانە بەڵام لەبەر ئەوە بە هیچ شێوەیە گونجاو نییە بەڕاستی بۆ کتێبخانە چونکە بیناکە لە ئەساسا بۆ کتێبخانە نەسازاوە کتێبە لە بەڵگەنامەکانی حکومەتی شێخ مەحموودە تۆمارێکی شاری سلێمانیە ساڵی 23-24 یعنی شاڵی 23-24 کە مەلیک مەحموود حکومەتی داناوە شارەوانی سلێمانی ئەو کاتەوە بزانم بەدەست حەمدیبەگی ساحێب قڕان بووە ئەو سەرۆکی شارەوانی بووە و ئەوەی مخەوەڵ کردووە لە هەموو داهاتی ئەو داهاتەی کە دەستی حکومەتەکەی لە ڕێی خاڵە گومرگەکان و لە ڕێی ئەو بابەتانی کە دەست حکومەتە لە ڕێی جووری ناوخۆوە لە ڕووی بابەت ئەو مەسەڵەن قیتاعانەی کە ئەدرێ بە
ئیجار بە خەڵک لە ڕووی ئەو بابەتانەوە و هەروەها ئەوانەی کە کۆ کردوێتەوە و مەصرفی حکوومەتەکەی شێخ مەحموودیش بە هەموو دائیرە و دام و دەستگا و چۆنێتی سەرف کرد مەسەڵەن هەمووی دراوەتە دەست صاحب قڕان ئەو تەسەڕفی بە مەصرفەوە کردووە تەنانەت دیوانی مولوکانە و ماڵی شێخ مەحموود و حکوومەتەکە خۆشی بە هەموو بابەتەکانیەوە جا ئەم کتابە ئەمە کاتی خۆی ئەم کتابە کە لەوێ بووە پارێزراوە وابزان بە ساڵی هەشتا ویستیانە ئەمانە بسووتێنن مامۆستا عەبدوڕەقیب یوسف ئاگادار بوو و هەنێک لە دڵسۆزانی خەڵکی ئەم شارەش بەداخەوەیسە مەسەن ناوەکان لەیاد نییە لەگەڵ ئەوە چوون ئەمانیان لە ناو زبڵدانەکەی کۆ کردوێتەوە و ئەم بەڵگانیان پاراستۆنیان هێشتەوە و بەڵگەی زیاتریشی تیا بوو بەڵام ئەوان هی ئەم ساڵە نیان هێشتۆ بسووتێهی ئەو ساڵیە ئێستا مەسەن لە کتابێکە ئامادەی کردووە و مامۆستا ساڵح سەدیقیش لە کۆڵینەوەی بۆ کردووە ئەمە گرنگجی ئەو کتابە لەوایە مەسەن هەر کەسێک کە بێوێ مەسەن هەر بابەتێک لەسەر شێخ مەحموود خوێنێتەوە ئەتوانێت بێ لەم کتابە چۆنێتی سەرفکردنی پارە لەو کاتە بە فلس و عانە و دینار بووە و بەروارەکەی هەموو لەم کتابە دەسەکەوێ ئەوە تا دەستنیشانی پێداوە و تەنانەت مەسەن بڕێک لەو پارەیە کە لایەن داوتلاوە بۆ نەخۆشخانە بوو مەسەن خەڵکە بۆ لەو کاتانەیە نەخۆشی زۆر بوو تایبەتی نەخۆشی تاعون و هەندێک نەخۆشی تر عیلاجی کەم بووە خەڵک لە بێکەسیە هاتووە ڕووی لە نەخۆشخانەی ئەو شارە کردووە ئەوەی کە بێکەس و بێپارە و بێتەرەتان بووە مەبلەغێک پارە بڕاوەتەوە بۆ ئەو جۆرە کەسانە کە بەلەدیە مەصرفی بکات لەو بابەتانەی زۆرتەیە بۆ فەقیر بۆ مەسەلەنەوانەی کە هیچ داهاتێکی هینیان نییە مەسەن بۆ خزمەتگوزاریەکانی ناو شار بۆ چاکردنی پرد بۆ پڕکردنەوە بۆ ئەو بابەتانە هەموو ئەلێرە دەستنیشان کراوە کە لە چ ڕۆژێک چ لە بەروارێک هەر بۆ یەکێک لەو بابەتانە حەزەکەم پێتان بڵێم مەسەڵەنەڵێ لە دیوانەی مەلیک مەحموودەوە لەم مانگەیە سێ سیوجگەر کڕاوە بۆ لەقلەخەکانی سەر دارتووەکەی بەردەم خانەقا ئەوەشی تیان نووسراوە تەنانەت ئەوەشی تیا تەجی کراوە دوو پەیام هەیە یەکەمین ئەو بنەماڵانەی کە دەزنووسیان لایە و لای خۆیاندایە ناوە بەڕاستی ڕەنگە وەکو پێویست نەیپارێزن هیوادارم قەت بیر لە فرۆشتنی نەکەنەوە لە هەر ڕۆژێکی شاگەر بیریان لە فرۆشتنی کردەوە بیهێن لە کتێبخانەکان داوای نرخی خۆی بکەن یا بە بەخشین بیدەن بە کتێبخانەکان یا ناوی خۆیان تۆمارکەن لە کتێبخانەیە کە بڕێن ئێمە فڵان دەزووسمان لایە بۆ ئەوەی کە ئەو دەزنووسە پارێزراو بێ و یعنی حتا لایەنە بەرپرسەکانیش ئاگاداریان هەبێ ڕاستە ئەوڵێ مڵکی خۆمە و هی باپیری خۆمە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان لەوانەیە کەسانێ بێن جی لێ بێن نەزان نرخی ئەو دەزنووسە چیە و بۆچی بەکاردێ لەبەرەوە بفەوتێ لەو بنەماڵەیە بەڵام ئەگەر بێتە کتێبخانەکان دڵنیا بن مەگەر زەمن لە ناوی بەرێ ئێژینا ساڵەهای ساڵ لێرە ئەمێنێتەوە وەکو باسمان کرد ئێمە دەزووسمان هەیە 610 ساڵ تەمەنێتی ماوەتەوە ئینشاڵڵا لەوانەیە 610 کەش هەر ڕابچێشە ئەگەر خزمەت بکرێ لەبەر ئەوە بەڕاستی دەزووس عەرەب ئەڵێ لا یوقەدەر بثەمەن یعنی نرخی دیاریکراوی نییە و ناتوانانی نرخی بۆ دانەی چونکە هەرچەنی بۆ دانەی هەر کەمە بەنسبەت دەزنووسەوە دەزنووس بەڕاستی وەکو ئاڵتونیەوە شتێکی بە نرخە ئەوە پەیامی یەکەم پەیامی دووەمیش داوام هەیە لە بەرپرسان لەم کەناڵەوە لە ڕێگەی جەنابتانەوە کە ئەم گفتوگۆیی ئێمە بەوان بگا و مەترسی کتێبخانە بەڕاستی بخرێتە بەرچاو و بخرێتە بەرامیجە و کاری بۆ بکرێ چونکە ئێستا بەڕاستی بە 2 دەفتەر 3 دەفتەر دۆلار ئەتوانن لەم کتێبخانەی ڕزگارکەین و بیکەین بە کتێبخانەیەکی ئەلکترۆنی و مەشفایەکی بۆ دروستکەین و مختبەرێک و بیپارێزین بە شێوەی سەردەمیانە بەڵام ئەگەر ئێمە دەسەڵاتی مادیمان پێ نەبەخشن و لایەنی بەرپرسان هاوکاریمان نەکا هیچ شتێکمان بۆ ناکرێت